قسەیەکی وای کردبوو لەسەر سەرۆکی حکوومەت کە ئاڵێ کۆمپانیا و نازان بانک و لەو شتانەی هەیە کۆمەڵی دۆسی تریشان تێکەڵ کردووە على ئاساس بۆ ئەوەی ئەوە بشارنەوە ئایا ئەمە تا چەندێک حەقیقەتی و حەقیقەتی نییە بەڵام خودی ڕێوشوێنەکانی هەڵگرتنی پارێزبەندی لەسەر کاکسۆران عومەر بە تەنیا ینی ڕێوشێنێکی زۆر خراپە ڕاستە بە دەنگدان لە پەرلەمان و ئەوانەوە کراوە بەڵام ڕێوشێنێکی زۆر خراپە نایەکسانیەکی گەورەیەتیایە و بە خەڵکی هەرێمی کوردستان چارەسەرەکەی ئەوەیە وابزانام لەم چەند ڕۆژەی ڕابردووی بینیم کاکسۆران عومەر تەزەڵومێکی کردووە لای سەرۆکی پەرلەمان طبعا ئەگەر جوابی ئەم تەزەڵومە نەبوو بەڕای من کاکسۆران عومەر دەتوانێت بڕوات بۆ دادگای فیدرالی طبعا یەکێکی تر لەو کێشانە بۆی کە ئەم بابەتەش بەیەکەوە گرێ بدەینەوە کاک حەکیمی یەکێکی تر لەو کێشە گەورانی کە لە هەرێمی کوردستان هەیە ئەوەیە کە ئێمە محکەمەیەکی دەستوریمان نییە یعنی کاتێک کە کێشەیەکی وابێ بۆ نمونە پارتی کارێکی واکە دیان ئەبینین یاسایەک هەستەکەین بۆ نمونە یاسای بە خراپی دەرکراوە ئەم یاسایە بۆ نمونە ڕەچاوی ڕێوشێنەکان نەکراوە لە دەرکردنیا یعنی ئەوەی کە پێوترێت دەستوریەتی یاساکان تیا پەیڕەو نەکراوە یان بۆ نمونە ئەندامەتی لە پەرلەمانتارێکە سەندرێتەوە یان پارێزبەندی لە پەرلەمانتارێک وانەگی جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز دکتۆر بوورە پێشناوبڕەکە ویست باسی نەبوونی دادگای دەستوری بکەیت لە کوردستانە بڵێن زیانەکەی چیە کرد ئێستا ئێمە دادگای دەستوریمان نییە بڵێ پێویست طبعاً هەر بابەتەکەی کاکسۆرانەوە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر کاکسۆران تەمان وکوتم یەکێک لە کێشە هەرە گەورەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە ئەوەیە کە دادگای دەستوری نی بۆ لەبەروی دادگای دەستوری تایبەتمەندە بەوەی کە وکۆترێت چاودێریەکە لەسەر ئەوەی کە یاساکان تا چەندێ دەستورین تا چەندێ لە دەرکردنیاندا ڕێوشێنەکان ڕەچاو کراوە بۆ نمونە یاسایەکیان بڕیارە لە پەرلەمانی کوردستانەوە دەرەچێت ئەبینین بۆ نمونە ڕێوشێنەکان پەیڕەو نەکراوە یاسایەکی ئەوەیە کە بۆ نمونە ڕەچاوی پێڕەوی ناوخۆی پەرلەمان نەکراوە یان کۆمەڵە ئەو یاسایانی کە پیان ئەوترێت سروشتێکی دەستوریان هەیە وەکو یاسای هەڵبژاردنەوە کۆمەڵێکی لەو یاسایانە لێرە ئێمە هیچ شوێنێک نییە بڕۆین تانە بدەین بڵێن ئەم یاسایە بە خراپی دەرکراوە یاسایەکە ڕێوشێنەکانی بە جوانی نەگیراوەتە بەر بەڵام گەر دادگایەکی دەستوریمان هەبووە نامانەهێشت ئەو کاتە پەرلەمان بە ئارەزوی خۆی چی بوێ بیکات ئەو کاتە ئەم دادگای دەستوریە ئەیتوانی کۆمەڵی ینی ئەو بڕیارانی کە پەرلەمان دەرێکات یاخۆت ئەو یاسانی کە پەرلەمان دەرێکات ئەگەر دەستوری نەبن یاخۆت ڕێوشێنەکان بە تەواوی لە دەرکردنیانە نەگیرا بایەتە بەر ئەیتوانی هەڵی بۆشێنێتەوە ئەم بیگەڕێنێتەوە بۆ پەرلەمان بڵێ ئەوە چاپ بکەن تایبەت بە مۆزوعی کاکسۆرانە لەبەر ئێمە تەمان و دادگای دەستوریەمان نییە هەیە نییە دادگای ئیداریمان هەیە ئەن دادگای کارگێڕی دادگای کارگێڕیش تایبەتمەند نییە بە بینینی ئەم قەزیەوە بۆیە باشترین چارەسەر بە دیدی من بریتە لەوەی کە کاکسۆران دوای ئەم تەزەڵومە تەمان پێویست بەڕێم پێویستی ناکرد تەزەڵومیشی هەر بکردوایە هەر یەکسەر بڕوا بۆ دادگای دەستوری یاخود دادگای فیدرالی لە عێراق لەوێ تاعنی بدا لەو بڕیاری پەرلەمان بۆچی بە تەنها پارێزبەندیان لەسەر هەڵگرتووە لە کاتێکە داوای هەڵگیرانی پارێزبەندی کرابوو لەسەر 4 پەرلەمانتار پاشان ئەوەی کە باسەکرێت مەسلەی ئەوەی کە پێشێلی پێڕەوی ناوخۆ کراوە لە هەڵگرتنی پارێزبەندی لەسەر کاکسۆران و کۆمەڵی بابەتی تریش کە ئەکرێت لە دادگای دەستوری لە دادگای فیدرالی لە عێراقا ئەم بابەتانە یەکلایی بکاتەوە طبعا وەکوتم لە خراپترین حاڵەتیشە ئەگەر دادگای فیدرالی ینی لە بەرژەوەندی کاکسۆرانە بڕیار نەدا و ینی بڕیار بدات کە طبعا من قەنەعەتیشم وان نییە کە دادگای فیدرالی لە بەرژەوەندی کاکسۆرانە بڕیار نەدات قەنەعەتم وا لە بەرژەوەندی کاکسۆرانە بڕیار بدات چونکە بڕیارەکەی پەرلەمانی کوردستان هەستەکەم خەلەلی گەورەیەتیایە طبعا وەکوتم لە خراپترین حاڵەتیشە ئەگەر لە بەرژەوەندی ئەو بڕیار نەدات ئێمە بە دادگای فیدرالی بکەین بە مەرجەعێک بەسەر پەرلەمانی کوردستانەوە بڵێن پەرلەمانی کوردستان تۆ ئازاد نیت لەوەی هەرچیەکت بوێ بیکەی هەر بڕیارێکت بوێ دەری بکەی بۆیە ئەگەر تۆ بۆ نمونە بڕیارەکانت خراپ بێ یان پێچەوانی بۆ نمونە دەستوری عێراقی بێت ئێمە ئەتوانی پەنابەرینە بەر محکەمەی فیدرالی لێەوە هەڵی بۆشێنینەوە بۆیە وەکو پیشاندانێک وەکردنە مەرجعی دادگای فیدرالی و ئەمەش ناتوانێت کەس پێمان بفرۆشێتەوە بڵێ وڵا لەبەرەوەی مە عێراق چێتی یەکەنەوەوانە چونکە لە دەستوری عێراقی دادگای فیدرالی هەیە و حکوومەتی هەرێمی کوردستان خۆی پەنای بۆ بردووە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان خۆیان پەنایان بۆ بردووە تا کاتێک کە ئێمە لە عێراقا بین تا کاتێک کە ئێمە هەرێمی بین لە عێراقا دادگای فیدرالی هەموو عێراقا و هەموو عێراقیەک ئەتوانێت بڕات لە بەردەم دادگای فیدرالیە ڕفراندۆمەکان هەڵوەشاندەوە بەتاکید بەڵێ ڕفراندۆمەکان هەڵوەشاندەوە دادگای فیدرالی و دەسەڵاتدارانی هەرێم لێرە دەستخۆشیان لێ کرد دەستخۆشیان باشە وتیان ڕێز لە بڕیارەکە دەگەن